سڵاگوڵەکانم هیوادارم زۆر باش بن. ئێستاش پێداچوونەوە بە بابەتێکی تری ڕێزمان دەکەین، ناو لە ڕووی ناسینەوە، ناوی ناسرا و نابی نەناسرا و لە بابەتی پێشووتردا باسمان لە ناو کرد، ناو لە ڕووی ژمارەوە کە دوو جۆر ناومان هەبوو، ئەوانیش ناوی تاک و ناوی کۆبوو. کوتمان ناوی تاک ئەو ناوەیە کە تاکێک پیشاندەدا، بۆ نمونە وەکو گوڵ. ناوی کۆ لە تاکێک زیاتر پیشاندەدا وەکو گوڵان. لێرەدا بەهۆی زیادکردنی نیشانەی ئانەوە ناوی تاکمان دەکرد بە ناوی کۆ. ئێستاش بابەتێکی نوێمان هەیە، ناوی ناسرا و ناوی ناسرا و بابزانین ناوی نەناسرا و ناوی ناسرا و چییە، چۆن جیان دەکەینەوە. یەکەم ناوی ناسرا و ناوێکە کەما ناو مەبەستی شتێک دەردەخات و بە ناسراوی دەیخاتە ڕوو، ناوێکی دیاریکرا و بزانرا و پیشان دەدات بەهۆی نیشانەی ناسراوی ئەکەوە، وەک نمونە پزیشکەکە، مەلەوانەکە، دارەکە، فرایەکە. دوو ناوی نەناسراو، ئەو ناوەیە کە لە ناو هاوچەشنەکانیدا نەناسراوە، نمونە وەکو پزیشک، مەلەوان، دار، چرا. هەر ئەو نمونانەی ناوی ناسراومان کردوون بە ناوی نەناسراو بەهۆی لابردنی نیشانەی ناسیاری ئەکەوە. کەواتە ئەگەر بمانەوێت ناوێک لە نەناسراییەوە بکەین بەناسراو، ئەو نیشانەی بۆ زیاد دەکەین، وەک لێرەشدا دیارە ئەکا نیشانەی ناسراوە. نیشانەی ناسیاری واتە ئەکا بە سێ شێوە دەچێتە سەرناو. ئەگەر خاڵ یەکەم بخوێنینەوە دەڵێ ئەگەر ناوەکە کۆتایی هاتبوو بە پیتی نەبزوێن یان پیتە بزوێنەکانی و ڕاستەوخۆ نیشانەی ناسراوی دەچێتە سەرناوەکە. ئەگەر ناوەکە کۆتایی هاتبوو بە پیتی نەبزوێن و هەروەها بە یەکێک لەو دوو بزوێنە، ئەوە یەکسەر نیشانەکەی بۆ زیاد دەکەین. لێرەدا ماڵ، ڵە نەبزوێنە، سێو و بزوێنە، خانوو و بزوێنە، بۆ یەکسەر نیشانەکە وەردەگرێت. دوو ئەگەر ناوەکە کۆتایی هاتبوو بە پیتی بزوێنی وۆ، بزوێن درێژیەیی، ناوەندی وەکو لە ناوی تاک و ناوی کۆش باسمان کرد، دەکەوێتە نێوان ناوەکە و نیشانە ناسراویەکە، نمونە مامۆستایەکە، چیایەکە، لادەیەکە، جۆیەکە. دەتوانین ماسیەکەش بڵێین مامۆستا بەچ کۆتایی هاتووە بە بزوێنی درێژ، چیایەکەش بزڵە بە بزوێنی درێژ، لادێ یێ بزوێن، جۆ بۆ ئەوی بزوێن کۆتایی هاتووە. لێرەدا بۆیە ناوبەندی وەرگرتووە، ئەو ناوبەندە کەوتوتە نێوان نیشانەکە و ناوەکە لەبەر ئەوەی دوو بزوێن بەسەریەکەوە نایەن. ناوبەندی بۆ چ بەکاردێت؟ بۆ ئەوەی دوو بزوێن لەیەک بکات لە نێوان دوو بزوێندا. بەڵێ لێرەدا دەتوانین بژڵین مامۆستاکە یاخود چیاکە، لادێکە، جۆکە، ئەوەش گونجاوە، ئەوەشیان دەبێت. سێ ئەگەر ناوەکە کۆتایی هاتبوو بە پیتی بزوێنی ئەو کاتە تەنها نیشانەی ناسراویکە وەردەگرێت، نمونە پەنجەرەکە، دەرگەکە، بەپولەکە. ئەگەر بێت و ناوەکە کۆتایی هاتبێ بە یەکسەر ئێمە چ دەکەین؟ یەکسەر نیشانەکەی بۆ زیاد ناکەین، بەڵکو چ دەکەین؟ ئەیەکەی لێ فرەدەدەین، اینجا بەس کەیەکە دادەنێن. بۆ لێرەدا دەڵێ پەنجەرە بە کۆتایی هاتووە بۆ دوو ئەش بەسەریەکەوە نایەن کە بۆ خۆی لێرەدا ئەکەمان هەیە ئەو تا لێرەدا ئەو ئەیەمان ئەو ئەی لا دەبین، لەبەر چ لا دەبین؟ بۆ چونکە دوو بزوێن بەسەریەکەوە نایەن. گوڵەکانم لە قۆناغەکانی تریش ئەم بابەتتان دێتەوە پێش، بەڵام تۆزێک درێژتر کراوەتەوە. لە هی ئێوەدا تەنها باسمان لە ناوی تاکی ناسراو و نەناسراو کرد. سەرکەوتوو بن گوڵەکانم، سوپاس بۆ گوێگرتنتان، کاتێکی شاد، خواتان لەگەڵ.